الاستوديو زیاتر سەرێ مژارە ڕابواستن ڕێزدار گۆبند شێروانی شارازای بوارە ئەنەرژی لەگەلمێ کاک گۆبند تۆ بخێر هاتی سپاس بۆ ئامادەبوونەوە یەک ji wan mijarên ku li Bexdatê gut û pêşkirin êrişên ser êrişên droniyên serkêlgehên Herêma Kurdistanê ne yên enerjiyê di demên borî de hatine encamdan. Evana çawa karîgeriyê li ser kêmbûna berhemanînê çê dikin li ya neftê. سلااوڕێزم بۆ کەناڵی کوردستان بیستار و بینەرانی عزیز بۆ بەڕێستان کاور. وا دیارە لە سەرتاوە ئەم هێرشە درۆنیەکان سەر چێلگەکان و بیرەکان نەوتی هەرێم سێ ئامانجی سەرچیە بوو. یەکەم شتیان تێکدانی ئارامی و سەقامگیری و ئاسایشی عێراق، دووەم شت گەیاندنی زیان بە سەکتەری نەوت و ئابووری هەرێم و سێمیان تێکدانی هەرچێ تەفاهمێک یاخود ڕێککەوتنێک نێوان بەغدا و هەولێر لە سەکتەری نەوتەوە بە تایبەتیان ئەو ڕێککەوتنامەی هەفتەی ڕابردوو واژوو کرا دەربارەی هەناردەکردن نەوت و خەرجکردنی موچەی هەرێمی کوردستان و ئەنجامەکانی ئەم هێرشە درۆنیەکان دەرکەوت لە راپۆرتش تەکنیکی کە وزارەتی نەوتی عێراق ڕەوانەیە هەرێم کردەوە بۆی دەرکەوت کە بەرهەمهێنانی هەرێم زۆر کەم کرایتەوە و گەیشتە ئاستی 81,000 بەرمیل ڕۆژانە کەچی خۆی هەرێم پێویستە پێی ئەو گرێبەستە کە لەگەڵ بەغدا ئیمزاکراوە ڕۆژانە 230,000 بەرمیل ڕادەستی سۆمە بکرێتن بۆ هەنارەکردنی دەڕۆی وڵات. واتە زیانەکە هەمان بۆ هەرێمە و بۆ بەغاشە. باشە. ئەم کەمبوونەوەی چۆن ڕۆی داوە بە لە ڕووی تەکنیکیەوە بۆمان ڕوونتر ببێتەوە هێرشەکە کراوەتە سەر کێڵگەکان کەم بووتەوە گەشتە 81,000 لەم ئاستەدایە چوونی کەم دەبێتن. خۆی دوو هۆی سەرچی هەیە هەندێکیان زیانێکی تەکنیکی بەهۆی ئەم تەقینەوەی بوو لە چێلگەکان هەندێکیان وەک ئجراعاتی احترازی وەک بابرێن حرەسەنەوەکو زیانەکە زیاتر بینەوەکو هێرشەشتر بکرێتەوە هەندێکیان خۆیان ڕایانگرتووە بۆیە لە هەمان ئەنجامەکە هەریەکە وای کرد بەرهەمهێنانەکە کەم بێتەوە تا ئەو ڕاژەی کە باسمان کردەوە و هۆیش کەش هەیە لەبەر مەترسی و سەلامەتی کارمەندانی بیانی هەندێکیان کارەکانیان ڕاگرتووە لە شوێنی کارەکانیان بجێشتووە مانای نییە لە هەرێم دەرچوونە بەڵام لە شوێنی کارەکان نەماون بۆی وای لێ کرد کارکردن لەم چێلگانە بۆ کەم بێتەوە تا ئەو ڕادەیە. باشە بوو دووبارە بەرزکردنەوەی ئاستی بەرهەمهێنان مەچەند دەم پێویستە دراوشەکەەوەهادا. خۆی زۆر پرۆسی تەکنیکی پێویستە لە دوو شوێن ئەمان کات لە چێلگەکان و بیرەنەوتیەکان کە تۆ 2 ساڵ و 4 مانگ لە کار بوەستن زۆر زەحمەتە بگەنە هەمان ئاستی جارانە هەروها لە بۆریەکان و 2 ساڵ و شتێک کە باسمان کرد هەندێکی کەمیان کرد یان هەندێکی ڕاستان بەهۆی هەناردانەکردنەوەی نەوت بوو دەرە لە ڕێی بۆڕ بەتەکیت ڕاگرتنەکە زیانەکەی زیاترە تاسکە زیانەکەی اینجا ئەوانەی کە ئێستاش بەشێکی دیکە ڕیان گرتووە لە بەر هێرشەکان. بەڵێ ئەوجە سیستەمەکە یەکە تۆ لە دوو شوێن هەیە شوێنی بەرهەمهێنان چێلگەکان و بیرەکان نەوتە و بۆرەکانی گواستنەوەی نەوت و وێزگەکانی پەمپوشتووە ئەوانیش ئەوە 2 ساڵا وەستاون ئەوانیش پێویستیان بە نۆژەنکردنەوە ئەو نۆژەکردنەوە لانی کەم 2 هەفتە تا 3 هەفتە دەخایێنێتن بۆ تەمان تێچوێکی ئیزافی دەبیتن لە مەساریفی ڕۆژانە بۆیە ئەگەر هەموو شەکە وەزاکە ئارام بوو ڕەنگە پێویستمان بە 2-3 هەفتە بی تا هەرێم بتوانێت بگاتە ئەو ئاستەی جاران واتە پتر لە 300,000 بەرمیل ڕۆژانە. باشە کەواتە لێرە ئەمانەی کە بەهۆی تێک چوونە باشە ڕاوەستاون ماوەیەکی دیاری کرا و باست کرد دەتوان دەست پێ بکەنەوە ئەمانەی دیکە کە بەس بەرهەمهێنانیان ڕاگرتووە بێنەوە سەرکارێک سەر دەست پێ بکەنەوە کاتێکی ئەوەندەی ئەوانیش ئەوەندەی پێویستە یان چوون خۆی پێویستە راپۆرتێک تەکنیکی ورد ئامادە بکرێت لایەن کۆمپانیەکان بەخۆیان بە تەواوی دەستنیشان بکردن ئایا حەجمی قەبارەی زیانەکان چەندە بە وێزگەکانە بە بیرەکە بەخۆی یاخود بەو خەزانانەیە کە هەیە لەوێ ئەوە تا ئێستا بە تەواوی دیاری نەکراوە بەڵام 2-3 چێلگە بە تەواوی زیانیان پێگەیشتووە ئەمانی تر زیانکی زۆران پێ نەگەیشتووە بەڵام خۆیان ڕایانگرت لەبەر مەترسی هێرشەکان. باشە پرسێکی دیکە هەیە لەسەر گرێبەستی نێوان تورکیا و عێراق گرێبەستێکی چەند ساڵەیە ئێستا سەرۆکوماری تورکیا دەڵێ نوێ ناکەمەوە ئەمە گرێبەستەکە ئێدی ئەمە
هر حبر لسر ورقه دمینیتەوە تورکیا ناخوازە بێتە فنوکردن بە هیچ ئاوایەکی بە ددەمەکەدا سێ جارە سەرڕاستکردن واتە نها بێ سەرڕاستکردن و هیچ ئالێکێدی وێ کاریگەریە لەسەر هەناردەیان نەفتە هەرێما کوردستانی چێ بکە چاوە زۆر سپاس بۆ ئەم پرسیارە بەڕاستی ئەو بریارەی تورکیا ناڵێ ڕایگرتووە ئەڵێ نوێ ناکەنەوە نوێکردنەکەش لە مانجی تەموزی ساڵی داهاتووە عێراق ئەگەر بیست با نوێ کردووە ئەبایەت 2 ساڵ بەر لە تەواوبوونی گرێبەستەکە داوای نوێکردنەوە بکاتن بەڵام ئەویشە ئەنجام نەدرا کەواتە عێراق نەیویستیان ئاگای لێ هەر ئاگای لێ نەبوو بیر لێ نەکردەوە چکە کێشە هەبوو لەو بابەتە بەتایبەت ئێستا 3 ساڵ و 4 مانگە هەناردەکردن لەو بۆڕێ وەستاوە بە پێی بڕیاری دادگای پاریس بڕگەیشترش هەیە خۆی تورکیا مافی خۆیەتی بە پێی ئەم تعدیلەی کەکرا لە ڕێکەوتنامەکە 2011 کە بەرساڵێک لە تەوابوون حەقی هەیە ئاگداری لانی تر لانی عێراقی بکە کە گرێبەستەکەی نوێ ناکاتەوە فعلا تورکیا مشتی ئەنجام داوە ئەمانجەکە لەوە چییە طبعا تورکیا خۆی مستەفیدە لەم بۆریە حەقی ڕسوم ترانسێت وەردەگری کۆمپانیەکان کار دەکەن بە تایبەت کۆمپانیای پۆتاش کاری سیانە و چاودێری و حراسەتی و عەمبارکردن لە بجیان هەموو استفادەی لێ دەکات بۆی معقول نییە ئەم اتفاقی ڕاگری بەڵام چاویلێتی گرێبەستێکی نوێ ئەنجام بدرێ بە ئەسعارش تازە لەم کاتەدا لە کاتێکدا کە دووخی ناوچەکە هەستیارە و پرسی هەناردەکردنی نەوتی کوردستانیش لەسەر مێزە هێشتا بەڵە بە تاکید ئەو دەزانێ ئەو بابەتە هەستیارە بۆ هەردوو لە حکوومەتی فیدراڵ و عێراقشەوە هەرێمی کوردستانیشەوە بۆیە ئەو تەوقیتە ڕەنگە ها دیارە کە عێراق و هەرێم زۆر پێویستیان پێی لایەنی تورکی زامن بکەن تا ئێستا بەرپرسەکانی تورکی دەیانگوت ئێمە ئامادەینە نەوتی کوردستان هەناردە بکرێ و هەموو شتێک تاو بوو لانی تەکنیکی بەڵام ئەم بڕیارە لە ناکاو بوو واتە مەبستیانەوە لە ئێستاوە پەیمانێک وەرگن لە عێراق بۆ نوێکردنەوەی ئەم گرێبەستەی کە هەیە بە بەرچاوکردنی ئەسعاری جیهانی تازە پێتەنەوەی وەڵامی عێراق چی بێ مادام عێراق بۆی زۆر گرنگە یەکەم شت ئەم ڕێڕەوە ئەم ڕێوەی ڕێی بەندەری جیهان زیندوو بکاتەوە هەر کارێک ئەگەر کێشێک دروستکرا لە کەندا و نەتوانرا نەوتی بەس هەناردە بکرێ کە 99 سادراتی عێراق لە بەسرەوەیە ئەو کاتەیس بەدیلە چ نییە ئەگەر مشکلەیەک ڕوویدا جەنگێک ڕوویدا ڕاگیرا واتە داهاتی عێراق دەبتە سەفر بۆیە زۆر گرنگە بۆ عێراق چونکە ئەم ڕێگەی جیهان ڕاستە 400,000 بەرمیلی دەگوازرێتەوە نەفت بەڵام توانای هەیە تا 1 ملیۆن بەرمیل بگوازرێتەوە ئەو کاتەی یەک لەسەر سێی داهاتی عێراق دەتانی دابین کاتەوە لە کاتێکدا ئەگەر ڕێگەی بەسرە بە تەواوی داخرا بۆ هەر هۆیەک باشە ددەمە نونەکردنەوەی گرێبەستەکە لەگەڵ عێراق لە نێوان تورکیا و عێراقدا هەرێمی کوردستان دەتوانێت گرێبەستێکی دیکە لەگەڵ تورکیا بکاتن سەربەخۆ ئێستا هەموو لایەنەکان دەبی پابند بن بە بڕیاری دادگای پاریس کە مانجی 2023 دەرچوو کە هەناردەکەی نەوت حەسریەن لەلایەن سۆمۆی وزارتی نەوتی عێراقەوە بۆیە زۆر گرنگە تەنسیق بکرێت ئەو نەوتەی هەرێمی کوردستان کە هەناردە دەکرێت بۆ عێراقیش باشە ڕاستە عێراق ئێستا بۆی هەیە تەنها 3 ملیۆن و 300,000 بەرمیل هەناردەی دەرۆ بکرات بەڵام لە ئایندە ئەگەر ئەم ڕێگریە هەڵگیرا لە ئۆپیک پلس عێراق ڕێگەی پێدرا 4 ملیۆن بە ئاسانی دەتانی 4 ملیۆن بەرمیل هەناردەی دەرۆ بکرێت ئێستا بەندەرەکانی بەس ڕێگەیشتنەوە دووا تاقەی استیعابی داخ ناتوانانی زیاتر هەناردە بکە بۆیە ئەو زۆریش پێویستی پێیە بە ڕێگەی بەندەری جیهانەوە چونکە ئەو تەواوکەری توانای هەناردەکەن تەکمیلە دەکا بە ئاسانی دەتانی بەو بۆرێ بگەنترە 4 ملیۆن بەرمیل ڕۆژانە واتە پێگەی عێراقیش لە ناو ئاستی بازارەکانی جیهان لە ئاسل ئاستی ئۆپیک زۆر بەهێزترش دەبی باشە زۆر سپاس ڕێزدار گۆڤاند شێوانی پسپۆرە دێوەواری ئەنەرژیەدا سپاس بە هاتنەوە ماندوو نەبن سپاس بۆی بەڕێز